زۆر دڵخۆشم بەوەی کە لەم ڕۆژەیە ئەم یادە پیرۆزە لە قوتابخانەکەمان ئەکرێەوە مامۆستاکانمان گرنگێکی زۆر بە ڕۆژی جلی کوردی و ڕۆژی ئاڵە و هەر بۆنەیەکی تر بێ لە قوتابخانەکەمان گرنگێکی زۆری پێدەن زۆر سوپاسی مامۆستاکانم ئەکەن کە بەم شێوەیە گرنگی بە یادەکانمان ئەدەن و بۆنەی تایبەتمان بۆ ڕێکەخن. ئەم ڕۆژە گرنگێکی زۆری هەیە بۆ دەرخستنی کولتور و جلی ڕەسەنی ئێمە بە نەتەوەکانی تر بە نەتەوەی با بڵێم عارب چونکە ئێمە زیاتر لە هەرێمی کوردستانە عارب لە تیڤەکانمان ئەبیندرێ و ئەتوان بڵێم بۆ ئینگلیزیان بۆ هەر نەتەوەیەکی تر دەرخستنی ئەم ڕۆژە زۆر گرنگە چونکە ئەمە جلی نەتەوەی کولتوری ئێمەیە پێویستە گرنگێکی زۆری پێ بدرێ و بیخەینە ڕوو بۆ نەتەوەکانی تر و ئەم جلوبەرگە باو باپیرانمان گرنگێکی زۆریان پێداوە پێویستە ئێمەش وەکو خۆمان وەکوونەوەی ئەم سەردەمە گرنگێکی زۆری پێ بدەین و گرنگەکەی دەرکەین.